ئەوژنی لاهور شێخ جەنگی لەبارەی ڕووداوەکەی لالەزارەوە چی دەڵێت؟ دوای شەڕەکەی لالەزار بۆ یەکەم جار گەشا حەمەد چاوشی ئەوسەری لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەیگەل کۆمەڵێک زانیاری لەبارەی شەڕەکەەوە ئاشکرا دەکات. گەشا حەمەد چاوشی لەبارەی هۆکاری شەڕەکەەوە ڕایگەیاندووە. ئێمە لە 8 تەمووزەوە بە بەردەوامی هەڕەشەمان لەسەر بووە. زۆر جار هێزەکانی یەکێتی دەهاتن و دەچوون. تەنانەت شەوی وا هەبووە خودی باقڵ تاڵەبانی هاتوۆتە بەر ماڵەکەمان و بە ئۆتۆمبیلەکەی درێفتی کردووە. ئێمەش لەگەڵ منداڵەکان کردومانە بەگاڵتە و وتومانە ئاخۆ کەی دێن و نەجاتمان بێت بەدەستیانەوە. ئەوسەری لاهور شێخ جەنگی زیاتر باسی کردووە و ڕایگەیاندووە. هیچ هۆکارێک لە پشت هێرشەکەەوە نابینین. ئەم کردەوەیە تەنها بۆ وێرانکاری و تێکدانی ماڵ و ژیانمان بووە. با زیاتر لە 100 درۆن هێرشکراوەتە سەر ماڵەکەمان و مەبەستەکەش تەنیا وێرانکاری بووە و هیچی تری لە پشتەوە نەبووە. ئەم هێرشە لاهوری نەشکاند بەڵکو زیاتر بەرزی کردەوە. گەشا حەمەد چاوشین باسی لەوەش کردووە کە هەموو ڤیدیۆکانیان بینیوە و منداڵەکانی بە بینی لێدان لە باوکی و تێکدانی ژوورەکانیان زۆر نیگەران بوون. ئاماژەی بەوەش کردووە کە هێزەکانی یەکێتی هێرشیان کردوتە سەر ژووری تایبەتی دایکی کۆچکردووی ئەشیا و کەلوپەلەکانی دایکی کە چەندین ساڵە پاراستویانە هێزەکان بردویانە و تێکیان داوە. هەروەها وتوشیەتی کە لە هەمان شەوی هێرشەکەی سەر لالەزار هێزەکان چوونەتە سەر ماڵی باوکم و دەستکاری ئەو کەلوپەلانیان کردووە کە ماوەی 30 ساڵ دەبێت پاراستومانە.